بەڕاستی دژی ئەم تەقەکردنم دەربڕینی خۆشی بە تەقەکردن و ئەم شتانە شێوازێکی بەڕاستی زۆر کۆنە. ئێمە سا لە سەردەمێکی نوێ ئەژین، سەردەمی تەکنۆلۆژیایە، سەردەمی دەربڕینی خۆشی بەڕاستی بە تەقە نازانم لە وێرانکاری و لە کاری دڵتەزێن و لەم کارانە هیچ شتێکی بەدواوە نییە. ئێمە زۆرمان پێ ناخۆشە کە هێرشیان کردوتە سەر ئەو لیستی گۆڕان و بەعزە بنکەیەکی کە هینی چاکسازیەمانە. ئەمە شتێکی زۆر ناشی، ئەمە دەستکیسەیەک زۆرمان پێ ناخۆشە. ئەگەر ڕاستکە ئەو شتانە نەکەن حکومەت نابێ شتانەکە، ئەبێ ئاور لە فەقیر و هەژار باتەوە. هەرچی خەڵکە زۆر بێزارە لەم حکومەتە. دانیشتوانی کوردستان ئەم شێوازی خۆشی دەربڕینە ئیدانە دەکەن و پێیان وایە ئەم دیاردێ دەستی لە پشتەوەیە. تەقەکەوتن ناو هەڵبژاردن بە هەر بیانوەیەک بێت بەڕاستی دیاردێکی ناشرینە و زمانی تونوتیژی و زمانی تفەن و زمانی لەمان بیرەخاتەوە کە بەڕاستی ئەمە دەمێک لەی تێر بووین و یەک میانە هەمەتی بۆ هێناوین. دانەکەم و زۆر پێخۆشحاڵم کە ئەم گۆڕان و خۆشیە لەم شارەمانە ببێت و بەبێ ئەوەی هیچ تەقە و هیچ ناڕەحەتیەک و هیچ ئێش ئۆفێ بۆ خەڵق ببێت و هەمووی کوردە و هەمووی هاوڵاتی و هەمووی براییەکە و با حکومەتێکی تەبابێ و بەیەکەوە هەموو ئیش و کارێ بکەن و میلێت بەڕێوەبەرن. و باشە ئێمە لەلای ئێمە ئەڵێن دیموکراسی لە چیایە؟ دیموکراسی لەوایە خەڵک بە تەقە ئەجابی خۆی دەربڕێ. تەقە یعنی چی؟ تەقەت کە تۆ لە شارێکە 8 کەس برینار بێ، 2-3 کەس بڕوە، ئەوە خۆشیێکی پێ ئەڵێن. باشە بۆچی بۆ بەرژەوەندی جەماعەتێ حیزب بێ و بەرژەوەندی ئێکاکە گیان ناڕزایی باشە سەیری وڵاتانی ئەوروپاکە. باشە لە ئەمریکا لەوەتێ ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە لەسەر حکومە 4 کەڕەت گۆڕاوە. ئێخۆ گۆڕان خۆ ئێمە ناڕزایی بەرامبەر حیزبەکانمان نییە، بەڕێزن محتەرەمن، بەڵام گۆڕان پێویستە بۆ ژیان، گۆڕان پێویستە بۆ ئینسان. باشە جیلی تازە ئەبێ هەر کب بێت و هەر پیرەمێردەکان لەسەر حکوم